مجارا اگر انجامدانا اپراسیون ترکیه بو سر سوریه و هلوست روسیه کو بگرانی روسیا ده روژاوه دا رول خود ببینیدن و بریا چندکی جی کو نونره سروک روسیا جبو کاروبارن روش حالاتانا وینو افریقا گوتو بو روسیا یعنی کاریتن ناو بینکاریه یعنی دروز بکتن دناو برا رجب طیب اردوگان و بشار اسد دا و دانستاندن وان دروز بکن جبو و چنده آشتوایی دناو برا وان دا دروز ببیتن درباره و مشاره من میوانه که چابدیر سیاسی ودیم مکرینگه موسکو دگل ما برز ودیم ایوار باش بوچی روسیا دخوازیتن پیوندین ترکیه و سوریه باش بکتن بەڵێ بە شێوەیەکی گشتی شوێنی رووسیا لەم باسەدا ئەوەیە کە بارودۆخێکی ئاشتی و سەقامگیر لە سووریادا بەرقەرار ببێتن بۆیە دەوێت لە نێوان سووریا و تورکیادا هاوڕێ بن و بە شێوەیەکی هاوڕێنە بە شێوەیەکی دیبلۆماتی کێشەکانی باکووری سووریا چارەسەر بکەن بۆیە رووسیا دەیەوێت لە ڕێگەی چەند ڕێگە چارەیەکەوە بتوانێت ئەم کێشەیە چارەسەر بکات. ئەو ڕێگە چارەیە بەدیتە ڕۆسیایە بۆ چارەسەرکردنا کێشەیەنوان و لە هەفهاتنێ کەس نازانێت لە کۆتاییدا چی ڕوودەدات چونکە ئەوەی کە هەیە لە ئێستادا هەوڵ دەدەن لەگەڵ یەکتر نزیک بنەوە دەستیان کردووە بە گفتوگۆ و قسەکردن و ئەمە ئاسان نەبوو بۆ ئەوەی ببینین بۆ ئەوەی کە لایانی ئۆپۆزیسیۆن دەیویست قسەکان کۆتای پێێ بەڵام ئەمە گرنگە کە بەردەوام بێت. قازانجا رووسیا چە دل لە هەفهاتناوان هەردوو ئالیاندا ئەگەر سبە ڕۆژێ ڕۆ بدەتن ئەگەر بارودۆخەکە باشتر بێ بۆ رووسیا ئاسانتر دەبێت کە لە سووریادا بمێنێتەوە ئەمە زۆر هۆکارێکی زدی و ڕاستیە بۆ ئەوەی بتوانێت لە ناوچەکەدا بمێنێت و ئاشتی بەرقەرار بێت لە نێوان ڕەنگە ئاشتینە بەڵام چارەسەرێک لەو بارودۆخە ببێنێتەوە لە بەرەوەی زۆر سەختە بۆ لەم بارودۆخەدا کە ئەمریکا و تورکیا و رووسیا بێکەوە ئیران لە ناوچەکەدا بن بێگومان بۆ سووریا بۆ خۆشیان ئەمە زۆر سەختەکەوا بکاتن هەموو بارودۆخەکان لە بەرچاو بگرێت و هەموو لایەنەکان ڕاستی بکات لە بارودۆخێکی جیاواز. بەحسا ئەمریکا کرد ئەمریکاژی بگرانی سووریایەدا هێزن خۆ هەیە گرانیە خۆ هەیە دەوێت باوەریە دای ینی بە ئاسانی ڕێبدەتن و رووسیا دەوێت ناوبینێدا سەر بکەویتن و ببتە بەتەڵە ساحێ من پێم وایە ئەمریکا زۆر بە جۆرێک لە جۆرەکان بەخیلی بە رووسیا نابات چونکە ئەوانیش دەیانەوێت بارودۆخەکە چارەسەر بکرێت و چۆن ئەم کێشەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆتایی پێ برێت و کێشەی سووریا بە کۆتایی بێت چارەسەرێ بکرێت بەر شێوەیەک بێتن بە شێوەیەکی دیبلۆماتی و بە شێوەیەکی گشتی من پێم وایە رووسیا و ئەمریکا دەتوانن بەیەکەوە لەسەر ئەم کەیسەیە کار بکەن لەبەرەوەی ئەوان لەوێ ئامانجی جیایان نییە ئەمریکا دەیەوێت سیاسەتی خۆی لەوێندەرێ جێبەجێ بکات و هەروەها ناوێت لەگەڵ رووسیا لەوێندەرێدا تووشی کێشە بێت بۆیە پێم وایە هەردوو لایەنیان دەتوانن ئەوە قبول بکەن دەیانەوێت بۆ ماوەیەکی دیاریکرا و داهاتووی سووریا بەرقەرار بێت بۆ هیچ کێشەیەک نییە. باشە کەواتە یعنی تەدوێت ببێژی لەسەر سووریایە سەر کورد و عەرەبان ئەمریکا و رووسیایە چ کێشەنینە لەسەر یەک مێزێ کارن ینی لە هەفهاتنێ بکەن لێ لەسەر ئۆکرانیایە دژمنن هەفتوونە ینی ئەف چییە ئەف دوو ڕۆیە ئەمە بارودۆخێکی جیاوازە رووسیا لەگەڵ سووریا و ئۆکرانیات بارودۆخێکی سەدەمێن وێ چنە بۆ جیاوازە بەڕێز بەدیم ئەو وڵاتە ئەوژی وڵاتە
ئەو مرۆڤ لێ ئەوژی مرۆڤ لێ لەبەرەوەی زۆر چاکە مرۆڤەتی لە هەموو شوێنێک مرۆڤەتە بەڵام لە هەر بارودۆخێکدا بارودۆخەکە سەختە وەروە جیاوازە لەبەرەوەی رووسیا چارەسەر و چەندین شێوازی بۆ خەڵکی رووسیا لە ئۆکرانیا دابین کردووە بەڵام کەیسی ئۆکرانیا بۆ رووسیەکان جیاوازە باروەتا ئەمریکا و ناتۆ هاتوونە ناو باسەکە و دەیانەوێت پشتگیری ئۆکرانیا بکەن و ئەمە پرسیارێکی زۆر گرینگە ئێمە دەزانین کە ئایا ئۆکرانیا دەیەوێت ئەم بارودۆخە بەردەوام بێت یاخود بە شێوەیەکی دیاریکرا بە شێوەیەکی گشتی کارەکە کۆتایی پێ بە تایبەتی هەڕشەی بەکارهێنانی چەکی ئەتۆمی بە شێوەیەکی گشتی ئێستا بڵاو کردەوە لە ئێستادا بارودۆخەکە زۆر جیاوازە زۆری سەختەوە وەکو یەکترنیەوەکەوتە سووریا مەکەرێنکە چاودێری سیاسی و ژ مۆسکۆت گەلمە بۆی باوەکی ڕاستەخۆ گەلێکی سوپاس